دەچینە لای تەوەریەکەمی بەرنامەکە. بێگومان ئێستا لە عێراق لە سەرجەم عێراقا چاوەڕوانیەک هەیە سەبارەت بەوەی کە ئیتر لە مەودووە هەرچەندە بڵین ئەنجامی کۆتایی یاخود پەسەندکردنی ئەنجامی کۆدایی لەلایەن دادگای فدرالی عێراقەوە بۆ ڕۆژی پێنجشەمە دواکەوتووە یاخود دواخراوە، بەڵام پێشبینی دەکرێت کە لە دوای ئەو وادێ و هەر لە ئێستاشەوە دەستکراوە بە گفتوگۆکان بۆ پێکێنانی حکوومەتی نوێ عێراق لایەنە شیعەکان، هەرچەند ئێستا شیعەکان بە دوو بەرەی جیاواز و سەدرەکان و ئەوانەی تریش کە لە چوارچێوەی شیعیان ناویان دەبن، چوارچەوەی هاوەهەنگی شیعیان ناویان دەبن، ئەوانیش گفتوگۆ دەکەن بەجیا. ئەم گفتوگۆیانە بێگومان هەم لە چوارچەوەی عێراق ئامێنێتەوە هەم ڕوو لە هەرێمی کوردستانی شەکات، چونکە پێکاتەکانی هەرێمی کوردستانیش بۆ خۆی ئێستا بڵین لایەنە کوردیەکان و پێکاتەکانی هەرێمی کوردستانیش کورسێکی تاڕادەیەک باشیان بەدەستهێناوە ئەگەر بە یەک دەنگی بچنە بەغدا. ئەمە بۆ خۆی جۆرێک لە گەرموگوڕی دروستەکە لە ئەو دانوستانانی کە سەبارەت بە پێکێنانی حکوومەتی نوێ عێراق دێنە ئاراوە. تەوەری گفتوگۆی ئەمڕۆمان لەسەر ئەم بابەتەیە، تەوەری یەکەممان ئەویش بە میوانداری بەڕێز سەفا محەممەد چاودێری سیاسی کە ئێستا ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵماندایە. بەخێربی کاک سەفا زۆر سپاستان دەکەم. بەیانی بینەرانی کورسات نیوزیش باش، هیوام سەلامەتیانە. بەخێربی ئەم جمو جۆڵانی کە دەستی پێکردو بە تایبەتی پێدەچێت ڕوو لە هەرێمی کوردستان بکات، چ ئاماژەیەک دەخوێنرێتەوە لەوە بۆ بەتایبەتی بۆ لایەنەکانی هەرێمی کوردستان. سازیان لە کۆتایی هەموو هەڵبژاردنێکدا بەرەنجامی هەموو هەڵبژاردنێک دەبێت لایەنە سیاسەکان کوت لە سیاسەکان دەست بە نیقاشی و گفتوگۆی سیاسی بکەن بۆ ڕێکەوتن لەسەر دەرەنجامەکانی ڕێکەوتن. بێگومان ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە چەند دوو مانگ تێدەپەڕێ بەسەر هەڵبژاردنەکانی عێراقدا، بەڵام تاوەکو ئێستا لایەنە سیاسەکان بە جددی نەهاتوونەتە پێش بۆم پرسە. ئەمەش لە ئەنجامی ئەوە بووە کە بەڕاستی نەتائیجی کۆتایی ئینتیخابی ڕانەگەیەندراوە. خۆمان دەزانین تاوەکو ئێستا گروپ و لایەنی سیاسی هەنا کە تانە لە ئەنجامەکانی هەڵبژاردن دەدەن و هەر بۆ ئەمە بەستە دوێنێ هاوپەیمانی بەرەی فتح کە هادی عامری سەرپەرشتی و ئیشرافی دەکا بە توندی تانیان لەم دەرەنجامانەداوە و مفۆزی عولیا بۆ دانیشتن لەسەر ئەنجامی ئەو تانەیە ئەم شەکوایی کە کراوە دوای خستووە بۆ 22 ئەم مانگە و مفۆزی عولیاش چاوەڕێی ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسەکان دەکە، دەتوانم بڵم مماتەڵا بەکات دەکە. بۆیە هەرمی کوردستانیش لەو نێوەندەدا وەکو ڕەکیزەیەکی سەرەکی وەکو ڕەگەزێکی سەرەکی لە نێو عێراقدا بێگومان سەقامگیری هەرێمی کوردستان، حسابی هەرێمی کوردستان لەسەر ساحەی سیاسی عێراقدا حساباتێکی قورسی هەیە و هەر حکوومەتێک بەبێ هەرێمی کوردستان تشکیل بکرێت پێم وایە حکوومەتێکی ناتەواو بە حکوومەتێکی ناتەواو لەدایک دەبێت و دەرەنجامی سەر دەکێشێ بۆ کۆمەڵە دەرەنجامی تر. کاک سەفا ئێستا ئەگەر لە جارەکانی پێشووە لە هەڵبژاردنەکانی پێشووە ماڵی شیعی بە یەک پاکێج هاتبنە پێشەوە و کوردیش توانی بێتی بە یەک پاکێج لەگەڵیانە گفتوگۆی کردبێ، ئێستا بۆ ئەم هەڵبژاردنە جیاوازێکی زیاتر هەیە لێستا، چونکە هەم ماڵی شیعی یعنی لایەنە شیعەکان بە دوو لایەنی جیاوازن، هەم سونەکانیش لەوانەیە ئێستا پێگە و سەنجیان تا ڕادەیەک لە ڕێو کورسیەوە بەرز بوو بێت. ئەمە بۆ خۆی کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەمایان بکات، چونکە ئێستا بە دوو ئاراستەی جیاواز شیعەکان گفتوگۆ لەگەڵ کووردا دەست پێ دەکەن. سەبارەت بەو پرسیارەی و سەرنجەی جەنابەت لە ڕاستیدا لە ئێستادا ئەگەر وێنە گشتەکە بخوێنیتەوە چ کورد چ سونەکان خۆیان لە دەرەوەی چوارچێوە و ئیتارەکە ڕاگرتووە و سەری ساحەی یان با بڵێن سەری ناوماڵی شیعی دەکەن و تەداخولاتیان نەبووە بۆ ناوماڵی شیعی و مراعاتی ناوماڵی شیعیان کردووە بۆ ئەوەی ینی وەک دەڵێ ئەرقەلەیەکی ینی چاوەڕێ ئەوە دەکەن ناوماڵی شیعی زیاتر خۆیان کۆک بن و ڕێک بکەون اینجا، چونکە بە پشگیریکردنی کورد و سونە بۆ یەکێک لەم دوو تیارە جابەرەی هەو ئاهەنگی بێ
یاخود بەرەی سەدرریەکان بێ بە بڕوای من معادلەکان یەکلا دەبنەوە بەڵام ئەو وەختەش کۆمەڵک لێکەوتەی دەبێ ورتر کورد و سونە بچنە ناو مفاوەزاتەوە ناو دانوستانەوە و چی بژاردەیەک بۆ کورد باشترە کورد دەبێت ئەوە ئیختیارکە لە دیدی منەوە ئەگەر چەند گریمانەیەک هەیە بۆ تشکیلکردنی حکوومەتی ئەمجارە ئەگەر سەدر لەگەڵ کورد و سونە ڕێک بکەوێ بێگومان ناوماڵی شیعی پەرتەوازەی زیاتر دەبێت و دەتوانم بڵێم دەستی ئێران لە ناو عراقدا کورتتر دەبێتەوە بەماش ناوماڵی شیعی زیاتر پەرتەوازە دەبێت و سینناریۆیەکی تر یاخود بژاردەیەکی تر ئەگەر بێت و کورد و سونە لەگەڵ بەرەی هاو ئاهەنگی ڕێک بکەون دیسان ئەمە وەک دەڵێ حکوومەتێک دەبێت بەدڵی ئێران دەبێت و حکوومەتێک دەبێت سەدرەکان جارێکتر دەتوانن خەتوکەی شەقام بدەنەوە بەم شێوەی کە ئێستا دەبیندرێت ناسەقامگیری و نەئارامی و خۆتەزانی ئەم هەڵبژارنانەی پێشوەختەی کە ئێستا کراوە لە عراق بەرەنجامی خۆپیشاندانانە بووە کە لە ئۆکتۆبەری ساڵی 2019 سەرنجامیان گرت یەکێک لە ینی وەک دەڵێ داواکاری و داخوازیە سەرەکیەکانی خۆپیشاندانان لەو کاتەدا گۆڕینی ئەم دەم و چاوانە بووە ئەم فەیسانەی کە ئێستا لەسەر تەخت و شانۆی سیاسی عراقدا بوون بۆ مەبەستا هەڵبژارنی پێشوەختیان وەکو بەدیل هین کرد ئێستا بەش جارێکتر لە دوای هەڵبژارنەکانەوە پێمان دەڵێن کە بە نەتایجەکان ڕازین خۆ دەزانی ئێستا خۆپیشاندانەکان لەگەل لە 2019 بۆ ئەنجامدانی هەڵبژارنی پێشوەختە بوون ئێستا بۆ ئەوەنە کە بە نەتایجەکانی هەڵبژاردن ڕازین. 2 ساڵ تێپەر دەبێت بەسەر گژی و ئاڵۆزەکانی عێراق و هەوڵدامە پێکەنانی حکوومەتێکی نوێ هەوڵدان بۆ گۆڕێنی دەموچاوەکان وەکو بەڕێزت ئاماژت پێکرد تاکو ئێستا حکوومەتە تەشکیل نەبوو تاکو ئێستا نەتوانراوە دەنگی شەقام ڕازی بکرێت و لایەنەکانیش پێ کۆک بن پێتان وایە هاتنی ئەم وەفتە بۆ هەرێمی کوردستان یاخود بە گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە دەتوانرێت حکوومەتی عراقی پێک بهێنرێت و ئایا پێ بۆ ئاگریکە لە ئێستادا لە عێراقدا هەیە واللهی هەر ئەم 2 ساڵە عراق بەداخەوە هەرم 2 ساڵە ئارام نەبووە ئەمە لە سەرعەدی 100 ساڵەی یادی دامەزراندنی وڵاتی عراقین لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا ئێمە کە سەیری تاریخی ئەم وڵاتە دەکەین بەداخەوە بەهۆی حکومڕانیەکی ناتەندروستەوە کۆمەڵک مەرحلە و وێزگەی زۆر ناخۆش و تەنان بۆ هەرێمی کوردستان تراژیدی و مەساد بوون و لە ناوخۆی عراقشدا بزات لە ناوخۆی عراقدا دەتوانم بڵێم ئەم کارەسات و نائارامی و ناسەقامگیریە هەر هەبووە ئەگەر دیقەت دەی لە شەستەکان لە سەرەتای هەفتاکان ئەم هینە هەر هەبووە ئەم نائارامی و ناسەقامگیریە لە سەرەتای 2000ەکانەوە هەتا ئێستاش ماوە دروست دەبێتەوە ئەمە سەرباری ئەوەی کە عراق وڵاتێکی پڕ لە داهات و پڕ لە بەرهەمە پڕ لە سەر و سامانی گشت سروشتیە بەڵام بەداخەوە حکومڕانی یان با بڵێن سیستەمی حکومڕانی و حکومڕانانی عراق نەیانتوانی وەکو پێویست ئەم سامانە سروشتیە ئەم داهات و خێروبێرە بکەنە خزمەتێک بۆ وڵاتی عراق بێگومان هاتنی وەفدی شیعی بۆ هەرێمی کوردستان ئەمە هەنگاوێکی کردەیە بۆ دروستکردنی حکوومەتێک و دروستکردنی کابینی حوتەمی حکوومەتی عراقی جا ئەم وەفدە شیعە بێگومان کۆمەڵک پێشنیار و ڕاستپاردەی ناوماڵی شیعی پێە بۆ کوردەکان هەر یەکێک لەو دوو وەفدە شیعیە کە سەردانی هەولێر دەکا و سەردانی سلێمانی دەکا بێگومان وەرەقەی سیاسی خۆیان پێ و کوردیش دواتر بیر لە بژاردەیەکی تەندروست دەکاتەوە ئێمە وەک لە ڕابردوودا بینیومان و لێدوان و نووسینەکانی کاک باڤڵە کە کاک باڤڵ وەک کەسی یەکەم و سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند جارێک تاکیدی لە یەکڕێزی ناوماڵی کوردی کردوێتەوە و پێی وایە دەبێت کورد بە یەکتیم بچێتە بەغدا بۆ ئەوەی قورسایی و هێزێکی زیاتری هەبێ بۆ ئەوەی بتوانێت شەڕی دەستوری و ماف و داخوازەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی و وەک دەڵێت جێگیر بکات. بەڵێ کاک سەفا شتێکی تر هەیە بێجگەل لەوەی کە کورد زۆر گرنگە بۆی
بە یەکدەنگی و بە یەک ریزی بچێتە بەغدا و یەک پاکێجی هەبێ بەرامبەر بە ئیتر هەر لایەنێکیانە ئالانی هاواهەنگی لایەنەکانی ترە کە دانوستانەکەن لەگەڵەیە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو کە حکوومەتەکان پێکهێنراوە هەمیشە کورد کۆمەڵێک وەرەقی پێشکەش کردووە اتفاقی لەسەر کراوە ڕێکەوتنی لەسەر کراوە بەڵام دوجار بینیمانە لەوانەیە لە سەدا چلی جێبەجێکرابێ ئەوەی تری جێبەجێ نەکرا وەکو کێشەی نێوان هەردوو لا وەکو بەغدا و هەرێم ماوەتەوە ئێستا ئەو لایەنانی هەرێمی کوردستانم جاریان چۆن مامەڵە بکرد لەگەڵ ئەم دانوستانانەیە بۆ ئەوەی کە هیچ نەبێت لە سەدا هەشتا بۆ لە سەدانەوەی داواکاریەکانی کورد جێبەجێ بکرێ ئەوەلاً لەسەر ئەم پرسیاری جەنابەت فعلا قسەیەکی زۆر دروست و تەواوە ئێمە بەردەوام ڕێکەوتنێکی جوانمان کردووە بەڵام نیوەی داخوازیەکانیان پێنەداوین هەر بۆ مەبەستا بینیمان لەم چەند مانگەی ڕابردوودا وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی بەڕێز کاقوبات تاڵەبانی چەندین سەردانی بۆ بەغدا کرد خۆ ئێمە لە کابینەی 5 و 6دا کە ئێستا بەڕێز مستەفا کازمی سەرپەرشتی دەکە و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ڕێکەوتنێکی جوانی هەبووە کورد ڕازی بۆ بە ڕێکەوتنەکە و لایەنی شیعی و سونیش ڕازی بوون بەڵام دوجار ئەرقەلە و گرفت لە نێوان پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا دا دروست بووە بۆیە دەبێت ئەم جارە کورد وەک دەڵێ پێداگیری لەسەر بەکردەیی جێبەجێبوونی داخوازیەکانی بکاتەوە اینجا بیرمان نەچێت لەم جارەدا بەشێک لە سونەکان باس لە هەندێک گۆڕینی هەندێک پۆست و بەرکەوتەی سیاسی دەکەن بیرمان نەچێت کە یەکێک لەو بژاردە و با بڵین بەرکەوتانەی کە عورفیان بەرکورد کەوتەوە و پۆستی سەرۆکایەتی کۆمارە شیعەکان عفو سونەکان چەند جارێک داوایان کردووە و داوایان کردووە کە ئەوان سەرۆکاتی کۆماری عراق وەربگرن بگەڕێنەوە سەر سونەکان جارێکتر بگەڕێنەوە سەر تەختی سەرۆکایەتی کۆمار و پۆستی سەرۆکی پەرلەمان ببەخشن لە بەرامبەردا لە نێو ماڵی کوردیشدا جارجار دەنگی ناشاز دەبیستین لەم بارەیەوە بەڵام پێویستە و زەرورە کورد جارێکتر بێک تیم بە یەک پاکێج لەگەڵ شیعەکان بەگشتی و لەگەڵ سونە بکەوێتە مفاوەزاتەوە و مەرج و شڕوتی ئەویان بەسەردا بسەپێنێ لەبەرەوەی ئەزمموی خراپی هەیە لە ڕابردوودا دەبێت ئەم جارە داخوازیەکان بە فیعلی جێبەجێ بکرێن ناکرێ من و تۆ لە ئێستادا ڕێ بکەوین بە مفاوەزاتێکی جوانی هەردووکمان لەسەری ڕازی بین بەڵام دوای چەند مانگێک ئەرقەی تێبکە و جارێکتر لیژنەیەک دروستکەینەوە بچێتەوە بەغدا و قوت و موچە و بژێوی خەڵکی کوردستان بە شەڕ و بەیەک دنیا چەرمەسەری بێنێتەوە کوردستان دەبێت ئەم جارە داخوازیەکانی کورد یەکێک لەوانە سابتکردنی و یەکێک لە بەرکەوتە گرنگەکان لە سەرۆکاتی کۆمار یاخود ئەگەر سەرۆکاتی پەرلەمانیش بێت کێشەنێ گرنگ ئەوەیە کورد یەکێک لە یەکێک لە سێ سەرۆکاتیەکەی هەبێت و کورد پێداگیری زیاتر بکات لەسەر پۆستە سیادیەکاندا بەڕاستی ئێمە دەبینین لە ئێستادا پۆستە سیادیەکان وەکو پێویست بۆ کورد بەکارنێنراون جا ئەمەش دوو خوێنەوە و دوو دیوی هەیە ئاەتیمەکانی ئێمە لە بەغدا کە پۆستی سیادی لە ناو ئەنجومەنی وەزیران بەڕێوە دەبن خەڵکی زعیفن خەڵکێکن نەیانتوانیوە خواست و داخوازیەکانی کورد لەوێ شەڕی بۆ بکەن بەڕاستی ئێمە گلیمان دەتوانم بڵێم لە نوێنەرەکانی خۆشمانە لە بەغدا کە لە ئەنجومەنی وەزیراندان کە پۆستی سیادیان لە دەستدایە نەیانتوانیوە بەدیدی ئێمە وەکو پێویست شەڕی ماف و داخوازیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. واتە نزیک بوونەوەی وەفدی حکوومەتی عراقی بۆ هەرێمی کوردستان نزیکە تاکو ئێستا زۆر باز لە یەکدەنگی کورد دەکەن یەکدەنگی لایەنە سیاسەکانی کوردستان دەکەن هیچ هەنگایەک بۆ ئەوە نراوە کە بە یەکدەنگ ئێوە لەگەڵ حکوومەتی عراقی دەدابنیشی نەخۆ بەجیا حیزبەکان ئەوەکەن دووبارە کۆ بنەوە لەگەڵیانە لە ڕاستیدا ئەوەی گا جێگەی خۆشحاڵیە لە نێو کووردا بە بەرەی وەک دەڵێ حیزب و لایەنە سیاسەکان یەکێتی و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی و
هەرێک لە نەوەنیە و حزابەکانی تریش تاوەکو ئێستا هیچ ڕاگەیاندراوێکیان نییە لەبارەی ئەوەی کە ئەوان بەشێک نابن لە تیمی کوردی بەشێک نابن لە ناو ئەم ناوماڵە کوردی کۆدەنگە هەمویان تاکیدیان لەوە کردوتەوە کە بەیەک ڕێزی دەچن بۆ بەغدا و لە بەرامبەر شیعەکاندا یەکەڵوێز دەبن لە بەرامبەر سونەکاندا بە هەمان شێوە یەکەڵوێز دەبن. ئێمە لە ئێستا لە بەردەم دوو ئەگەراین ئەگەرێکیان سەدرەکان ڕانگەیاندووە کە ئەوان پێیان وایە یاخود پێیان خۆشە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێکبێنن لە بەرامبەردا عێراق لە چەند ساڵی ڕابردووە بە حکوومەتی تەوافقی نیشتیمانی بەڕێوە چووە. لەم دوو ئەگەرە لەم دوو ڕێگایە کورد چۆن بتوانێ یعنی هەڵبژاردە یاخود بژاردەی ڕاستی خۆی هەڵبژێرێ لەم دوو شێوازەی حکومڕانی لە عێراقا. لە ڕاستیدا زۆرینی نیشتیمانی بژاردەی زۆرینی نیشتیمانی بژاردەیەکی سەدریە و ئەوان تاکیدیان لەوە کردوتەوە کە بە حکمی ئەوەی کە زۆرینەی ئینتیخابیان بەدەستێنە پێیان وایە دەبێ خۆیان لەگەڵ چەند کوتلاتێکی تری عێراق خۆیان حکومەت تەشکیلکەن بەڵام ئێمە لە مادەی گەر هەڵە نەبم مادەی 56 دەستوری عێراقدا پێمان دەڵێ کە باس لە تەشکیلەکردنی حکومەتی عێراق دەکات پێمان دەڵێ زۆرینەیەکی چۆن دەڵێ پەرلەمانی نەک زۆرینەیەکی ئینتیخابی زۆرینەیەکی پەرلەمانی لەو کاتەدا کە زۆرینەیەکی پەرلەمانی پێک دێنرێت ئێستا دەبینین بەرەی هاو ئاهەنگی کە نزیک دەبێتەوە لە 100 کورسی و جەماعەتی سەدرەکان 74 کورسیان هەیە پێمان دەڵێ چانس و چانسەکان یان ئەو بازەی کە دەنیشێتەوە بەرەو شانی بەرەی هاو ئاهەنگیە بۆیە بەدیدی من عێراق لەبەرەوەی بەداخەوە ئەم فرەیە نەیتوانیوە وڵاتی عێراق بەرەو دیموکراسی بەرێ نەمانتوانیوە وەکو پێویست سوود لە تعددیاتی سیاسی و پێکاتەیی وەربگرین لە عێراقدا لە ڕاستیدا بەردەوام کێشە و چەرمەسەری و هینمان هەبووە ئەم زۆرینە سیاسیە ئەمە بۆ وڵاتێکی دیموکراسی گونجاوترە بۆیە زەرورە چۆن لە ڕابردوودا تەوافقاتی سیاسی کە هەموو لایەنە سیاسیەکان کە هەموو پێکاتەکان لەسەری کۆک بوون هێشتا گرفتمان هەبووە بەڵام هەر ئەو بژاردەیە باشتر لە بژاردەی زۆرینەی سیاسی باش ئەگەر لە حاڵەتێکا زۆرینەی بڵێن تەوافقی نیشتیمانی جارێکی تر بێتەوە ئارە حکوومەتێکی تەوافقی نیشتیمانی پێک بهێندێ پێت وایە سەدرەکان بەمە ڕازی دەبن چونکە خودی سەدرەکان ئەوان بوون کە لە ناو عێراقا بڵێن ڕێبەرایەتی شەقامیان کرد و خۆپشاندانیان ئەنجامدا دواتر حکوومەتەکەشیان ینی حکوومەتەکەشیان ڕوخان و کەسێکی تریش لە جێگای عادل عەبدولمەهدی هاتە سەر تەختی حکوم یاخود حکوومەتی عێراقی گرتە دەست کە مستەفا کازمی ئەمە جارێکی تر ئەگەرێک نییە یاخود مەترسیەک نییە بۆی کە ئەگەر شتێکی واش پێ بگەێنرێ سەدرەکان ڕازی نەبن سەبارەت بەو بابەتە لە ڕاستیدا ئێمە دەبینین لە عێراقدا ناکۆکیی تاریخی هەیە ناکۆکیی تاریخی هەیە دەبێ یەکلا بکرێتەوە سەبارەت بەوە دەتوانم بڵێم ئەگەر بێت و هەرێمی کوردستان لەگەڵ بژاردە دروستەکە بگاتە با بڵێن ڕێبکەوە بۆ ناو حکوومەت ئەم پێم وایە ئەو وەختا حکوومەتێکی سەرکەوتوو دەبێت و ڕوتی سەدر چیتر ناتوانێت وەکو پێویست لە ئێستادا بە بڕوای من ئەگەر بێت و مماتەڵە جارێکتر دەڵێم ئەگەر مماتەڵە بە کات بکرێت بۆ پێکەنانی حکوومەت و بچێتە دوای سەری ساڵەوە و ئەمریکا کە قەرار وایە بۆ کۆتایی ساڵ هێزە شەڕکەرەکانی لە وڵاتی عێراق دەباتە دەرەوە بە بڕوای من ئەو وەختە سەدر بۆ خۆی حکوومەتێکی باش پێک دێنێ یاخود دەتوانم بڵم ئەگەر سەدریش پێکی نێنێ ئەو وەختە ئێران دەتوانێت ڕۆڵی هەبێ یاخود حکوومەتێکی دەستەمۆ لە عێراقدا بۆ خۆی تشکیل بکە کە خۆی پشتیوانی ئەم حکوومەتە بکە. بەڵێ زۆر سپاس بۆ سەفا محەممەد چاودێری سیاسی سپاس دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ وەڵامدان و پرسیارەکانیش بەخێر بێت.